کرمانجی ئەمڕۆ یەکی ئایارە ڕۆژی جیهانی کرێکارانە ئەوەی لە پشتی منەوە دیارە بەشێکی زۆر لەو کرێکارانن کە ڕۆژانە بە دوای کاراگەڕێن و لەم شوێنەی کە وەستاون بۆ ئەوەی یەکێک بێت کاریان بۆ بدۆزێتەوە بچێتە سەر کارەکەی دەمەوێت بەشێک لەو کرێکارانە وەربگرم سڵاوت لێ بێت و ئەو کاتت باش وەک کرێکارێک لە هەفتەیەکدا دەتوانی چەند ڕۆژ کار بکەیت کار هەیە لە هەفتەیەکدا دیار نییە زۆر زار ینی هەفتەی کام دەچین زۆر ینی 4-5 ڕۆژانە چین لە هەفتەیەکدا بەهۆی ئەو معاشش باش بوو لەخوا بە زیادبی ئیش و کار بۆ بڵە پاش ڕۆمەزانێ بەڵام ینی ئەگەر موچەنە ئیش و کار و کەسە بە تێمەش نییە و داوای لەیدایی سەر بەخۆی سۆرانی شەکەن هەوڕۆ بە ئاساب یەکی ئایارە جێژنی کرێکارانە بەس هەوڕۆ لە هەم ڕۆژەمانی ترین داوا لە هەڵگشت شێخ نەزیب بکەین هیوادارین ئینشاءالله کەپێک لۆ بکەن لۆسی بەروەشتی هۆ ینی هاوین دادێ لەبن ئەو دوکانە دانیشتن لێ نەروانە کاکە بڕۆ سەفا مەڕوایان پێکەن و لەیدایی سەر بەخۆی سۆرانی زۆر پرۆژاکرێنەوە هەتا ئێستاکە هیچ کرێکارێکی ناوخۆی لێرە مەسەما ئاگادارین ئەمە سودمەند نەبووینە بەڵام کرێکاری بیانی یعنی لێرانە دەینن لە یعنی کوردی سووریا هەیە نێسە عەرەب هەیە زۆر لێرانە یعنی لەبەرەوان نێسە ئیش و بەمە ناکەوی لۆمونە لێرانە ئەمە بە 20,000 کەس بەڕێ ناچی ها کرێتیایەتی و نەیتماویران بەپێی یاسا 8 کاتژمێر کارکردن دیاری کراوە ئێوە لە 8 کاتژمێر زیاتر کار بکەن موچێ زیاترتان پێدرێت ئێمە ساعت 7 چاریە چاری ئێوارێ بەس لە پاش ساعت چاری ئەگەر ئیشەکە نەزیاتر بوو ئیزافی نەدرێت ڕاستەخۆ ئیزافی نەزیات دەکرێت زۆر سپاس دەمەوێت بچمە لای بەشێکی دیکە لەو کرێکارانە زۆرێک لە کرێکاران هەن کە لە بێکاریەوە وەستاون و چاوەڕوانن یەکێک بێت کاری دەستکەوەی یەکێکی دیکە لای منە سڵاوت لێ بێت و ئەو کاتت باش تۆ خەڵکی کوێت و ڕۆژانە بۆ کار لێرە دەوەستیت سڵاو لێ بێ من خەڵکی کۆبانێمە خەڵکی پەنەبەری کۆبانێمە لێرێمە دەستپێکی ڕۆژە کارکەری جیهانی هەمیان پیرۆز دەکەم من بخە پەنەبەری کۆبانێمە پێشتر من بخە مامۆستا بووم مامۆستای زمانی کوردی لاتینی بووم و خەیاتم و حەسن کارم بەس ji ber bêkarê min hatime êrê meydanê ji ber ku kar nîne kar zeîf el vê derê û bi çavê xwe dibinin yanî bi çandî xelk lêrê ye daniştiye ji ber bêkarî bes ez hêvî dikim yanî hêvîdarim ku ewek minezemak hebe yanî komîtayek hebe ji bo karkeran ku li navê karkera binivîsîne yanî ê bêkar kar bû wan peyda bike yani ez hêvî dikim komîtayeke welê durust bibe ji ber ku bêkarî zor bê diyane û zor gencê me hene berî xwe dine nav şar yanî şarê gewre wekî hewlêr wekî dihok yani ê diyana bi xwe diçin bes diyana da amî zeîf e ji ber ku ne fabrîqak heye yani ti karekî we ew nîne ne şîrketeke ne tiştekê یەکێکی دیکە لەوەی کە تا ئێستا کەس نهاتێ لەو ڕۆژێکە ڕۆژی جیهانی کرێکارانە هیچ کەسێکی لایەنی پەیوەندی دەرسەردانی ئەوەی کردووە ناوەڵە هیچ کەس ناوەتێ نا یعنی هیچ کەس ناوەتی سەردانی me nekiriye yani hindî me êrê me min kes nedîtiye ئەمڕۆ ڕۆژێکی پشووە بۆ بەش سەرجەم دامەزراوە فەرمانگەکان ئێوە پشوتان وەرنەگرتووە گەر کار هەبێ ئەمڕۆژ کارەکەیت ئەگەر کار هەبێ ئەمڕۆژی کار دکم yani ئێمە جاژناژی ئەوە ژی لەبەر بێئیجبارî لەبەر نەبوونێ ئێمە کار دەکەن یانێ ji ber nebûnê بەڵێ ئەوەی گوێبستی بوون قسەی بەشێک لەو کرێکارانە بوو کە بەشێکیان پێش کامە سەردانمان کردوون بەیان ویست دەربکەون و قسە بۆ میدیا بکەن ئاماژیان بەوەدا نەبوونی شوێنی تایبەت بەوان گرفتی زۆر لەو دروستکردون و هاوکات ئاماژیان بەوەدا ئەو شوێنەی کە لی دەوەستن شوێنێکی مەترسیدارە و لەسەر شەقامی سەرەکیە بەڵێ هەروەک دیارە ئەمڕۆ یەکی ئایار جەژنی کرێکارانە و لە هەرێمی کوردستان بەپێی دوایین ئامارانەی کە دەرچوون لە ساڵی پار 22 کرێکار لەسەر کارەوە گیانە لەدەستداوە و هاوکات بەپێی ئەو ئامارانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی سۆران کرێکارانی سۆران دەستزاری کرمانجی کەوتون لە ئیدارەی سەربەخۆ سۆران 9,000 کرێکاری تۆمار بوونی هەیە و هاوکات لەو ڕێژێشدا ژمارەیەک لەو کرێکارانە
ڕەگەزی مێن ئافرەتانن و هاوکات بەپێی قسەی بەڕێوەبەری دەستەبەری کاروباری کۆمەڵایەتی لە سنتەری قەزای ناوەندی سۆران کە بۆ زاری کرمانجی ئاماژە بەوە داوا سەدانەوەتی ئەو کرێکارانەی کە تۆمار کراون لە ئیدارە سەربەخۆ سۆران کرێکاری ناوخۆین و سەدادەی ئەو کرێکارانەش کرێکاری بیانی بەڵێ ئەمە ڕۆژی جیهانی کرێکارانە و لە سەرتاسەری هەرێمی کوردستان و جیهان ئەم ڕۆژە بە پشوو دیاری دەکەێت بەڵام هەرچی لای کرێکارانە بۆ ئەوەی کە لەم ڕۆژە جەژنە ئایانەوەی گەرکار هەبێ ئامادەن بستنە سەر کار بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان پەیدا بکەن بەڵێ